کاک سعدی سڵاوت لێبێت بەخێر بێیت بۆ زووم لەوە دەست پێ دەکەم ئەمجارە چ گرنتی هەیە لە 20دا هەڵبژاردن ئەنجام بدرێت؟ دا بە ئەندازەی کافی هەڵبژاردن دواخراوە، بۆیە من پێم وایە نا بارودۆخی هەرێمی کوردستان و نا ئاڵۆزاوی بارودۆخی عێراق و ناوچەکە ڕێگە نادا بەوەی کە زیاتر دوا بخرێەوە، هەر لایەنێک زیاتر جارێکی تر ببێتە باعیسی دواخستن زەرێکی زۆر گەورە بە خۆشی و بە پرسی کورد دەگەیەنی. کاک سعدی دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن لە 20دا کە دوێنێ لەلایەن سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە ڕاگەیەندرا، ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پێشوەختە ئاگاداری وادەکەی بوون؟ وادەکەی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان گونجاوە؟ نەخێر، یەکێتی نیشتیمانی هەڵبژاردننی پێگونجاوە و یەکێتی نیشتیمانی لایەنگیری هەڵبژاردن بوو لە دەی شەش و پێشی دەی شەشیش، بەڵام بۆ دواخستن یەکێتی قەت ڕۆژێک لە ڕۆژان لایەنگیری دواخستن نەبووە و ئەم جارێکیان یەکێتی نیشتیمانی ڕاوێژی پێ نەکراوە و ئێمە ئامادەش نەبووین بۆی ڕازی بین لەسەر دواخستن. بەڵام بۆ ئێمە جیاوازیەکە لەوێدایە، ئێمە هەڵبژاردنمان ویستووە، دوێنێ بووبی ئەمڕۆبی سبەیبی فەرقمان هەیە لەگەڵ لایەنێک کە هەڵبژاردننی ئەسڵەن نەویستووە، بۆیە بە درەنگەوەش بێ هەڵبژاردن باشە. بەڵام کاک سعدی ئێوە لایەنێکی سەرەچین لە هەرێمی کوردستان، لایەنێکی سەرەچین لە پێکەنانی سەرجەم کابینەکانی ڕابردوو لە هەرێمی کوردستان، چۆن دەکرێت یەکێتی نیشتیمانی کوردستان ئاگاداری وەها بڕیارێک نەبێت؟ ئێمە ئاگاداری ڕاوێژمان پێ نەکراوە، لەبەر ئێمە ئامادە نەبووین لەسەر دواخستن قسە بکەین و بە هیچ شێوەیەک گفتوگۆمان لەسەر دواخستن مەجال نەداوە بکرێ. ئێمە لایەنگیری دواخستنی نەبووین، پێمان بابوو لە کاتی خۆی لە دەی شەش هەڵبژاردنەکە بکرێ باشە. وەکو وتم دوێنێش لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران تیمی یەکێتی بە پێچەوانەی تیمەکانی تر ڕازی نەبوو لەسا ئەو دواخستنە، بەڵام بۆ ئێمە وەکوتم مقەدەس هەڵبژاردنە، ئێمە مادام هەڵبژاردنمان ویستووە جا دوێنێ بوو بیت تاخیر بوو، ئێمە سەبەبنی لە تاخیر بوونی، بەڵام ڕێگر دەبین لەوەی کە هیچ هەوڵێکی تر بدرێ لەژێر هیچ سێناریۆیەکی چاواشەکار ئەم هەڵبژاردنە تێک بچێ. پێتان باش بوو کەی هەڵبژاردن ئەنجام بدرێت کاک سعدی؟ ئەمە پێمان باش بوو دەی شەش، جاری دووەم پێمان باش بوو ئەو پێشنیاری لەلایەن کۆمیسیۆنی باڵای بێلایەنی عێراقی لە 5/9 کرا پێمان خۆش بکرێ و پێمان باش بە تا 15/9 هەڵبژاردن بکرێ. هۆکارەکە چی بوو ئەو وادەیەتان پێ باش بوو کاک سعدی؟ پێتان وایە ئەو بڕیارەی دوێنێ بڕیارێکی سیاسی بێت؟ نازانم ئەو بڕیارە بووە بوو، بۆ ئێمە مهم دیارە بەڕێز سەرۆکی هەرێم پێی وابوو تا ئەو جێی کە توانی هەوڵی دا بۆ ڕازیکردنی پارتی بەشداری بکە لە هەڵبژاردن و ڕێگر نەبێت، کە دیارە پێی وا بۆ پارتی لەو تاریخا بەشدار دەبێت ڕێگر نابێت، بۆیە ئەو بڕیارەی داوە. ئەو بڕیارە داوای ئێمە نەبووە، بەڵام ئێمە کە ئێستا بۆ بە بڕیارێک ئێمە لە هەڵبژاردن بەشداری دەکەین. پەیوەندی بەو ڕۆژانەوە هەیە کە دەکەونە ناو بانگەشەی هەڵبژاردن؟ ڕۆژ زۆرن لە هەرێمی کوردستان و من پێم وایە ئەو ڕۆژانە هیچ کاریگەرییان نەبووە، ئەو ڕۆژانە لە ڕابردوشدا لە هەڵبژاردنەکانی تریش بەکار هاتوون، بۆتە هۆی هەدەفی عەکسی گۆل لە خۆی کراوە، هەر کەسە هەوڵی دابێ بەکاری بێنێ و ئەو جارەشیان هەروە دەبێ. زۆر باشە. کاک سعدی باسی سیناریۆت کرد، مەترسیتان هەیە جارێکگە سیناریۆی تازە بێتە پێشەوە بۆ دواخستنی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان؟ شتیوا هەبووە لە ڕابردووداوە، ئەوە دووبارە بێتەوە پێمان خراپە. ئەمڕۆ بۆ هەرێمی کوردستان لە بارودۆخێکی ئاڵۆزاوی وەکو عێراق و ناوچەکە
بوونی پەرلەمانێکی کارا و حکوومەتێکی کارە زۆر گرنگە و کوردستانێکی دیموکرات زۆر گرنگترە لە هێنانەوەی پاسا و سیناریۆ بۆ دواخستی هەڵبژاردن. پاڵیۆزی ئەمریکا نوێنەری وڵاتان هەمویان کاک سعدی خۆشداریان داوە کە نابێت چیدی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان دوا بخرێت. ئێوە وەکو لایەنە سەرەکیەکان لە هەرێمی کوردستان خوێندنەوەتان بۆ ئەم هۆشداریەی وڵاتان چییە؟ ئێمە لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و هەموو کۆنسڵگەریەکانی کە لە هەرێمی کوردستان هەبوو لەوە پێش دەمێکە خەریکی ئەوەین کە هەڵبژاردن هەرچی زووە بکرێت، بۆیە ئەمە تێدەگەین ئەوان باسیەکەن و پێمان وایە ئەوەی ئەوان دەڵێن پشتیوانیە بۆ ئێمە. کاک سعدی دەنگۆیەکەیە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە لە عێراقیش. ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ گفتوگویەکیان لەسەر ئەو بابەتە کردووە؟ ئامادەکاری پێشوەختەتان هەیە بۆ هەڵبژاردنە پێشوەختەی کە دەنگۆیە لە عێراقیش ئەنجام بدرێت؟ پێم وایە کۆبوونەوەیکی گرنگ لە داهاتوێکی نزیک هەیە لە عێراق بۆ بارودۆخی عێراق و ناوچەکە و من پێم وان نییە ئەمڕۆ عێراق پێویستی بە هەڵبژاردننی پێشوەخت بی. ئەو کۆبوونەوەی کاک سعدی وڵات زۆر گرنگ بوو، ئەمە زانیارێکی تازە بوو. ئەو کۆبوونەوەیە لە نێوان چێ دەکرێت؟ ئیدارەی دەوڵەت ئەم کۆبوونەوەی ئەنجام دەدات؟ ناو کۆبنە ئیدارەی دەوڵەت دائیمەن بەیناوبین کۆ ئەبێتەوە لە کاتی هەبوونی ئەزمەیەک. ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەزمە هەیە، لە منتیقەکە بەگشتی ئەزمە هەیە، لە سنوورەکانی خۆمان ئەزمە هەیە، سنووری عێراق. بۆیە ئەو نوع کۆبوونەوانە بەیناوبینە دەکرێت ئیدارەی دەوڵەت کۆ دەبێتەوە و لایەنە سیاسیەکانی کە بەشدارن لە حکوومەت ئامادە دەبن لەو کۆبوونەوانە. بۆیە من پێم وان نییە ئەو بەحسانەی کە دەکرێت لەوێ باسی هەڵبژاردننی تازەیە، چووکە کێشەکانی کە هەن کێشەیەک نین لە ناوخۆی عێراق دروست بوون. ئەوڕۆ هەوڵێک هەیە لە دەرەوەی عێراق هەوڵی ئەوە دەدا کە عێراق بەرە و بارودۆخێک بە وەکو لوبنانی لێوێ. ئێمە لاینگیری بەرە و بە لبنانیکردنی عێراق نین. زۆر باشە کاک سعدی، ئەنی پێشبینیش دەکرێت پێشاتی ئەمنی تازە لە هەرێمی کوردستان ڕووبدەن. ئاگاداری سوپایەکی زۆری تورکیا هاتۆتە سنووری بادینان. چەند ڕۆژێک پێش ئێستا نزیکترین ڕۆژنامەی تورکی لە ئەردۆغان هەڕەشەی هێرشکردن بە درۆن بۆ سەرفرۆکەخانەی سلێمانی دەکات. ئایا ئەمە پێشاتی ئەمنی تازە لە هەرێمی کوردستان ڕوودات؟ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دوا ناخات؟ باوەڕ ناکەم ئەم بابەتە بابەتێکی جددی بێ، لەبەر ئەوەی هاتنی بۆ ناوچەی بەرواری باڵا هەمیشە هێزەکانی تورکیا هەبوون و پێگەیان هەیە، بارەگایان هەیە لە بەرامبەر گارا و بەدواداچوونی ئەو کێشانی کە پەیوەندیان هەیە بە هێزەکانی ئۆپۆزیسیۆنی تورکی. بەڵام پێم وانییە ئەو نەوعە هەوڵ و تەقەلایانە نە لەوە پێش سەرکەوتوو بووە، نە لە ئینتیخاباتی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی تورکیا سەرکەوتنی بەدەستێنا، نا بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراقیش هیچ گۆڕانکاریێک دەبی. ئەوەی کە ڕووی داوە و دەکرێت تەنها کارێکی نایاساییە لە بریندارکردنی سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستان. پێتانوانی هۆشداریەکانی تورکیا کاک سعدی ئەمجارە بۆ هێرشکردنە سەر فڕۆکەخانەی سلێمانی هۆشداری جددین. ئێوە چۆن لەو هۆشداریانەی تورکیاتان ڕوانیوە؟ ئەمن پێم وانییە تورکیا وڵاتێکی گەورەیە هۆشداری دان بە سلێمانی یا فڕۆکەخانەی سلێمانی. نازان فڕۆکەخانەی سلێمانی چی تێدایە و لە سلێمانی چی هەیە و ئەگەر بە دوواداچوونی کێشەکانێتی لەگە هێزەکانی ئۆپۆزیسیۆنی تورکیا ئەوە لە ناو تورکیا هەیە، لەوێ ئیشەکانی خۆی جێبەجێ بکە. هاتنی بۆ ئێرە تەنها بۆ مەشغولکردن و بۆ نردنی کێشەکانی ناوەی خۆیتی بۆ دەرەوە، تەزدیرکردنی مشکلەیە بۆ دەرەوە. کێشەکانی تورکیا ناو تورکیایە، ناو تورکیا دەبێت چارەسەری بکە. زۆر باشە کاک سعدی، کۆبوونەوەیەکی ئەمنی هەبوو لە نێوانی میت و دەستگا ئەمنیەکانی سلێمانی. تا چەند لێک نزیک بوونەوەیان لێک تێگەیشتنە بۆ لە نێوان ئەم دوو دەستگا ئەمنیە بۆ ئەوەی فڕۆکەخانەی سلێمانی و گەماروی لەلایەن تورکیاوە لە سەری دانراوە هەڵبژیرێت. کە خۆ دەزانی
تەنها بابەتەکە بابەتێکی سیاسی نییە، زیانی زۆری ئابووری لە سلێمانی داوە. خەڵکی سلێمانی ناتوانێت ئێستا لە ڕێگەی ئەو فڕۆکەخانەی کە خەڵکی شارەکەی سەفەر بکە بێ بچێتە هەولێرە بێ بچێتە کەرکووک، ئەمەش بارگرانیەکی دیکەیە. ئەمن لەوە نبینم تورکیا قازانجێکی گەورەی کردوێ زەرری کردو ئەسم ڕۆ بازاری سلێمانی سیر بکەن ناو دوکانەکانی سلێمانی پێم وایە 65 هەفتا ئەو بابەتانەی کە لە ناو بازاری سلێمانی دەبینی تورکین و سلێمانی بە تورکیا بە هێرشکردن بۆ سەر سلێمانی و ئەزیێدانی سلێمانی و گەمارودانی سلێمانی بە ڕێگرتن لە هاتنی فڕۆکەی تورکی بۆ ناو بۆ مەتای سلێمانی و گەڕانەوە گۆلێکە لە خۆی دەکا. پێم وایە ئێمە هەدەف نین، ئێمە تەرەف نین، ئێمە لە ڕووی لۆجستیکەوە ئەوەندە دوورین لە سنووری تورکیا و عێراق. ئەگەر تورکیا بەجددی بە دوای ئەوە دەگەڕێ کە یارمەتی لۆجستیکی کێ ئەیدا بە هێزەکانی ئۆپۆزیسیۆنی تورکی پێویستە بچی لە منتقەی تر بگەڕێ لە سلێمانی شتیوە دەست ناکەوێت لەبەر ئەوەی ئێمە لە مەسافەی 250-300 کیلۆمەتر دوورین لە سنوورەکان لە باشترین حالەتدا چ یارمەتیەک نابێت بۆ هیچ هێزێک لە سنوور لە ڕووی لۆجستیەوە. زۆر باشە کاک سادی، ئەم کۆبوونەوەی ئەمڕۆژ لە بەغداد لە نێوان میت و دەستگا ئەمنیەکانی سلێمانی دەکرێت هەر پەیوەندی بە بابەتی فڕۆکەخانەی سلێمانی و یان کۆمەڵێک پرسی دیکەش هەیە؟ بەڕاستی ئەوان ئەو نەوع کۆبوونەوانە هەمیشە دەکرێت چکە پەیوەندی بە ناو هەرێمی کوردستان و بە سنوورەکانەوە هەیە. ئێمە هەر تەنها کێشەمان لایەک نییە لەگەڵ سنوورێک نییە. ئێمە لایەن کۆماری ئیسلامی ئێرانیش کە کێشیان هەیە لەگەڵ هێزی ئۆپۆزیسیۆنی خۆیان، کۆماری تورکیاش هێزی کێشیان هەیە لەگەڵ هێزی ئۆپۆزیسیۆنی خۆیان. لەسەر ئەو بابەتانە کۆبوونەوە هەر هەیە چونکە سیاسەتی مەرکەزی بەرامبەر بە وڵاتانی جیران لەلایەن بەغداوە تەعین دەکرێت و بڕیاری ئەسلی لەوێەوە دەدرێت بەرامبەر بە جیرانەکانمان. واتە کاک سادی باسی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی وانەش با بکەین. ئێستا فشارەکان بۆ سەر هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران لە زرگوێز و زرگوێزەڵە و ناوچەکانی دیکە زۆر چڕ بووتەوە. ئەمە بە فشاری حکومەتی عێراقە، ئەمە لە چوارچێ ڕێککەوتنە ئەمنیە و ئێستا وام فشاریان کردووە. بەشێکیان ناوەڵە بەشێکیان پەیوەندی بە سۆشیال میدیاوەیە. ئێران ئەوڕۆ خەریکی مەشغولی هەڵبژاردننی سەر و کۆمارە زیاتر. ئەوانەی کە دەکرێن شتە ڕۆتینیەکان کە پەیوەندی بە ئەمنیەتی سنوور هەیە و هەندێک ئیجراعات هەیە پێشترێک کراوە. لەو ئیجراعاتانە زیاتری تێدا نییە و ئێمە شتێک نەکراوە لەگەڵ هێزەکانی ئۆپۆزیسیۆنی چ تورکیا چ ئێران کە لە سەردەمی هەرێمی کوردستان هاتبن بۆ ئێرە پێش ئەوەی ڕژێمی سەدام حوسێن بڕمێ ئەوانە لە ناوچەکە هەبوونە و هیچ گۆڕانکاریێک بەسەر بوونی ئەوانە نەهاتووە. ئێستا جاروبار بە بیانۆی جیازیە بۆ مەبەستی جیازیە ئەم مەوزوعانە زیندوو دەکرێنەوە. ئێمە شارەزا بووین لەگەڵی ئەژین، یعنی ئەتوانین تێی ئەگەین. زۆر باشە. بەڕێز سعدی ئەحمەد پیرە گوتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان، زۆر سوپاس کە لەم گەشتەی 360 لەگەڵمان بوویت. زۆر کەیف خۆش بووین. بێژید ئێوەش پیرۆستان بێ ئەم تەلەڤیزیۆنە و سەرکەوتون ئینشاڵڵا.